باش ئێمە تورکیا ئێستا مەسەلەن باسمان کرد دووەم هێزی ناتۆیە و ئەوانە بە جۆرێک لە یاخیبوون لە ناتۆ نابینرێت لەگەڵ دوو وڵاتی دەرەوەی ناتۆ ڕێکەوتنێکی وای واژۆ کردووە؟ هین نابێتەوە نابێتە شتێکی سەرەکی لەبیرت نەژەیە کاکتوانە ینی پێش ئەوەی کە ئەم حلفە بکاتن تورکیاکە لە ناتۆیە لە 58ەوە تاکو ئێستا بەڵام ئەمریکاش ناتۆیە و بەریتانیاش ناتۆیە ئەی ئەمانە حلفێکیان کرد بە زمانی ئینگلیزی چوار وڵات کە بە زمانی ئینگلیزی قسە جا لە ناتۆیش و جیا لە ناتۆ و حلفێتریان کرد ئەمە شەر عینی بەزمە ینی تۆ حلفێکی ئیسلامیەکە من دەوڵەتێکی ئیسلامی و ئەویش ئیسلامیە ئەویش ئیسلامیە و شتە کاکەم ئەمە کار لەوە ناکە لە ناو ناتۆیا بێتن بەڵام ناتۆ ئەمەش ناهێ لە بڕاتە سەراوە بە ئاسانی دوا ڕۆژ بۆمان دەرەکەوێت زۆر خاڵیکە باش ئەی هند وڵا حەزەکەم باسێکی ئەوشم بۆ بکەی هند هەڵوێستی چییە بێ تایبەت بەرامبەر بە وڵاتانی کەنداو طبعا هند لێرە خراپترین بڵین زەرمەند لەم حلفە چییە بێ هندستانە بێت چونکە دوژمنی سەرەکی پاکستانە ئەگەر بگەڕێنەوە تۆ سەیکە لە ساڵانی هەفتە چەند شەڕ ڕووی داوە لە بینی ئەمانە کە بە فڕۆکە و یەکتریان بۆمباران کردووە و کەمینیان بۆ یەکتری داناوە و زەرەریان بە یەکتری گەیاندووە بیتە باری سەربازیەوە هندستان لە بیرت نەچێت چوارەمین وڵاتە لە جیهانە ئاسکەری پاکستان چواردەمینە هندستان چوارە وڵاتێکی زۆر بەهێزە بەڵام لێرە هندستان کە خۆی نێزیکە کاتەوە لە ڕووس و ئەمریکا نەخێر لەوان لەوێەوە نەوەک لە چین چونکە دوژمنی چینیشە هەتاکو نوکتەیەک هەیە بۆ جەنابەتیانی ئێستا لە سنووری چین و هندستان کە کێشە هەیە لەسەر سنوورەکان ئەلەو ناوچەیە سەربازانی چین و هندی بۆیان نییە چەکەڵ بگرنداریان پێ لەسەر سنوور بەرامبەر یەکیشن لەسەر ڕووبارەکە بەدار تۆ بگەڕێەوە بۆ هەنێ ڤیددیۆ هەیە سەیری کە کاکتوانە بەدار لە یەکتریە دەن لە ناو ئاوەکە لە ڕووبارەکە باشە چەکیان پێێنی یەکتری هەرە کوژن هەر بەدار واتە ئامەش کێشەی زۆرەیە ڕووە کاتن لە چێ ڕووە کاتن لە ئەمریکا و لە پۆتین لە رووسیا وە چارەسەرکردنی ئەمە چونکە ئەمە بکەوێتە شەڕ لەگەڵ پاکستان و تورکیا بێتن و سعودیە بێ و کاتە هێزی ئاسمانی هندستان ڕاست بەهێزە بەڵام دەرەقەتە وڵاتانە نایەتن باشە بۆچی ینی ڕێکخراوێکی وەکو ناتۆ ئەو هەموو ساڵە درێژە دەکێشێ بۆ پشتیوانی یەکن و سەرۆکەکەیان بۆ نمونەوەی کە باڵا دەستە دیارە بۆچی وڵاتە ئیسلامیەکان زۆر ڕێکەوتنی لەم شێوەیەیان کردووە یا بەردەوام نابێ یا کاری پێ ناکرێ جیاوازەکە چییە؟ بزانە کاک توانە تۆ ناتۆ کە دامەزرا چێ سەرپەرشتیە کرد ئەمریکا هەموو ئەوروپا قەرزاری ئەمریکا بوو لە دوای جەنگی جیهانی دووەم هەمووی لە من دەستی ئەمریکا بوو هەموو ئەوروپا قەرزیان نادایەوە چێ خەرجی زیادیە کرد ئەمریکا ئۆتۆماتیک ئەمریکا بێتە بۆ ئێمارکردنەوە بۆی دروستکردنەوە یعنی من کە باسیم کردووە کۆمپانیای فۆرد لە جەنگی جیهانی دووەم بەس بە قەرز 128,000 سیارەی فرۆشت بە ئەوروپا بە قەرز بە فایز ها بە فایدە بڵێ بۆ ماوەیەکی درێژخایەن تا هەمووی کەوتە من دەسەوانەوە دوایەوە جگە ئەم وڵاتانە هەموو سنووریان بەیەکەوەیە سنووریان کراوەیە بۆ یەکتری هیچ کێشەیەکیان نییە بەڵام وڵاتانی ئیسلامی کێشەی هەیە هەر کەسێ ئاینی خۆی هەیە پەیوەندی بەم نەوە نییە من خۆم شخصی موسڵمانم ئەو مەسیحیە ئەو بوذیە عیلاقەم پێوەی نییە بەڵام کە دین هاتە ناو حکمەوە وڵات تێکەچێتن ئەم حلفانە نابێتن سەیری ئەوروپاکە ئەوانیش خۆ ئەرتەدۆکس و پرۆستانت و کاتۆلیک و ئەوانیان هەیە باوەڕیان هەیە بەخواوانە بەڵام ئەمە ناهێنە ناو سیاسەتەوە ناو حکومەتەوە واتە ڕێکەکەون بەڵام کە ئەمە تێنە فەرموو بەیانی ئێرانەوێ بێتە دەوڵەتێکی ئیسلامی لەم حلفەیە ئەوان شیعانەمان سونەن ڕێکەکەون جارێمەیان حەل نەکردووە کاکە ئەم قەومیەت و تاافیان حەل نەکردوێتەوە وەرن ئەمانم بۆ حەل بکەن ئەو وەختە ئەتوانن نیەوە ببنە هێزێک.